محەممەد بورهانی تەمەن 22 ساڵ گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە و دانیشتووی هەڵەبجەیە. ڕۆژانە بە عەرەبانەکەیەوە جەنگی ژیان دەکات. ئەو لە 6 مانگیەوە بەهۆی نەخۆشیەوە تووشی شەلەلی جەستەیی بووە، بەڵام وورەیەکی بەرزی هەیە. نیگەرانی سەرەکی ئەو وەکو زۆرینە لە هاوڕێیانی بێباکی تەواوی حکومەتە لە ئاژیانیان و خزمەتکردنی کەماندامان. پێشکی بەخێر بێنەرەکتان کێشا سپاس بە ئامادەبوونتە لە مناڵیەوە بۆ شوێن لێ هاتووە بەداخەوە دۆخی کەسانی خاوەن پێداویستی تایبەت توتان بڵێم زۆر باش نییە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هاوکاریمان بکە. یەکەم پێویستمان بە زیادکردنی موچەی کەم ئەندامیە، دووەم ئەو دەرشوانی کە دامەزراوە تاوایان کردووە خوێندن دابمەزرێن و هەرلیکاریان لە دامەزراوەکانی میری و کەرتی تایبەتدا بێت. 3 کانونی یەکەم ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. نیگەرانیەکان ئەوەیە کە خاوەن پێداویستە تایبەتەکان لە باشترین حاڵەتدا تەنها موچەیەکی کەم کە 150,000 دینارە وەردەگرن، ئەویش بە ناڕێکی و دواکەوتن. ئەم بێباکی حکومەت تەنها پەیوەست نییە بە پێدانی موچەوە، چونکە هیچ خزمەتگوزاری و هاوکاریەکی شایستە بۆ ئاسانکردنی ژیانیان لە ئارادا نییە کە سوکاری ئەم توێژە بەدڵێکی پڕ لە گلەی و قینەوە دەیانەوێت ئەم پرسیارانە ڕوو بە دەسەڵات بکەن. لە خەسەخانە حکومیەکان هاوکاریمانەکەن، تەنانەت لە خەسخانە ئەهلیەکانیش یعنی هیچ داشکاندنێکمان بۆ ناکەن لەو پێداسیانە کە پێویستمانە. دوای ئەوەیش لە قوتابخانەکان من ئێستا نامەتە قوتابخانە برمە بۆ قوتابخانە کە وەریگرن هیچ شوێن و ڕێیەکیان نییە کە بتوان ئەم قوتابیە وەرگرن و بیکەنە قوتابی خۆیان. یعنی لە هەموو ڕوویەکەوە چۆن بڵێ هیچ هاوکاریەک ناکرێت لەم وڵاتە ئێمە. یعنی ئەو مناڵە ئێمە 21 ئەمەلیاتمان بکڕ و هەموو لەسەر شانی خۆمان و تا ئێستا نەموچەیەکێ تا ئێستا نەحکومەت ئەتوانی هاوکاری بکە. لە حکوومەتەکەم بۆ کەمەندام تا ئێستا شتێکی وانەکراوە. من ئەوە کچەکەم تەمەنی 10 ساڵە تا ئێستا هیچ موچەیەکی نییە. ینی چەند ئەمەلیاتێکی مێشیم کردووە هەمووی لەسەر شانی خۆم بووە. ینی پێدا کەمەندام زۆر ژیانی وێرانە، خاستن لێرە هیچ شتێ بۆ کەمەندام ناکرێ. یان ئەگەر خێرخواز و هاوکاری خەڵکی نەبێ کەمەندام ژیانی زۆر وێرانە. من باسی ژیانی خۆمەکەم کە ژیانم ینی بەدەست ئەم مناڵەوە زۆر ناخۆشە، چکە لە جاری وایە لە هەفتەیەکە 3 جار ڕفرن بۆ خستخانە. موچێ حکوومەتی نییە، ینی خەڵک هاوکاری مەکە. لەبەرەوە تا ئێستا هیچ موچەیەکی نییە، ینی کە ئەو کەسانی خێرخواز هاوکاری مەکەن. ئەمە تەنها چیرۆکی محەممەد بورهان نەبوو، بەڵکو دەنگدانەوەی ناڵەی هەموو خاوەن پێداویستێکی تایبەتە لە هەرێمەکەدا لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا جەختکردنەوە لەسەر خراپی ژیانیان و فرامۆشکردنی مافەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.